سەبارەت بە سەردانەکەی ئەمڕۆی پارتی بۆ لایلایەنە سیاسیەکانی تورکمانی و کریستیانەکان من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز محەممەد سعدەدین سەرۆکی پارتی گەشتپێدانی کوردستان لە ستۆدیۆی ناوەندەوە لەگەڵمە بێت. کاک محەممەد بەخێر بێ. ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان سەردانی ئێوەی کرد لەلایشکەشەوە پارتی لەگەڵ یەکێتی دەستگای هەڵبژاردننی هەردوولا کۆبوونەوەیان هەبووە لەسەر 4 خاڵ ڕێک کەوتون ئەو خاڵێکە ناکۆکن پێکاتەکانن. ئێوە ئەتانەوێ چۆن بێ یەک بازنەی بێ فرە بازنەی بێ و بە شێوەیەک بێ؟ بڵێ سوپاسان دەکەین. ئەمە سەری راپۆرتەکەمان کرد بە ژێرەی راپۆرتەکەی کەواتەی پێک نەهاتوون لەبەرچە ئەساسەن کێشە نەبوو هەردوو لە پێشەوەی کۆبوونەوەکەش ئەنجام بدرێتن پارتیش ڕازی بوو بۆی کە فرە باز نەبیت یعنی متفقن لەسەر ئەو مەسائلانە بەڵام بۆ پێکهاتەکان تەنها هۆکار ئەمەش ینی بڕای ئێمە هەم دەیانوێت لە مەسلەی کۆتا پێکاتەکان هەندێک لایەنە سیاسی هەندێک بەرژەوەندەکانی خۆیان جێبەجێ بکەن و هەم دەیانوێت بیتە هۆکارێک بۆ ئەوەی بژاردن لە کاتی خۆی نەکرێت یاخود دوا بخرێت یاخود کەسبی وەخت بکەن لە مەسلەی پێکاتەکان چونکە من باوەڕ ناکەم تۆ 111 کورسیت هەیە وازت لە 100 کورسی هێنا باسی 11 کورسی دەکەی هەتا ئێستا ئیتفاقت نەکردی بەڵام حەقیش نابینی بۆ من باسی کورسیش بکەم بەڵام جارێت تۆ لەسەر 100 کورسی اتفاق نەکردیە مناقشە 11 کورسی دەکەی ئەگەر هەرێمی کوردستان بگرێتە چاربازنە لەسەر 100 کورسێکی ئیتفاقیان نەکردیە مناقشەکە هەموو خرایتە سەر 11 کورسی کە ئەوان خاوەنی ئەو کورسیان نین ئێمە خاوەنی ئەو کورسیانین یعنی باسی کێشەک دەکرێت لەگەڵ یەک بازنەی لەمە لەگەر یەک بازنین و ئەم مەسلەیە پەیوەندی بە ئێمە هەیە یعنی پێکاتەکان خۆیان بازنین بۆچ لەگەڵ یەک بازنەین لە هەموو وڵاتانی جیهان سیستەمی هەڵبژاردن جۆرا و جۆرە ئەگەر بە چەند سانیەک بڵێن ئاساییە بۆ نمونە وڵاتێک بۆ بۆی سیستەمی دیموکراسی باش وڵات هەڵبژاردن بکاتن بە ژێرەی واقعی خۆی بە ژێرەی کەلتوری سیاسی خۆی بە ژێرەی پێکاتەی ئەو وڵاتە یەک باز نەبی و یاخود فرە باز نەبی یاخود بازنەکان بە ژێرەی ناوچەی جوگرافی دابش بکە و یاخود بە ژێرەی پارێزگاکان هەندێک جارش تەنانەت پارێزگاک دەبێت چەند بازنەیەک ئەو سیستەمانە لە هەموو وڵاتانی جیهان هەیە بەڵام مەسلەی کۆتا جیاوازە ئەگەر هاتوو هەرێمی کوردستان دابشکرێت سەر چەند ناوچەیەک چەند بازنەیەک ئەو کەسەی لە بازنەیەک هەڵبژاردن هەڵدەبژێردرێت دەنجی پێدەدرێتن دەبێتە نوێنەری ئەم ناوچە جوگرافیە بۆ نمونە بازنەی دهۆک ئەوەی لە بازنەی دهۆک هەڵدەبژێردرێت دەبێتە نوێنەری دهۆک و خەڵکی دهۆک دەنجی پێدەداتن بەڵام ئی کۆتاکان نوێنەری نەتەوەی خۆیت نوێنەری ناوچەی جوگرافی نییە تۆ ناتوانانی بڵێ لەم بازنەیە تورکمانەکان دوو کورسیان دەبێتن چکە ئەوەی کە دەبێتە نوێنەری تورکمانەکان بەرگری لە مافە دەستوریەکانی تورکمان دەکا مافە دەستوریەکانی پێکاتەی تورکمان ئەوەی کە لە کفریە ئەوەی کە لە زاخۆی ئەوەی کە لە هەولێرە یەک مافە دەستوریەکان هەمان یەکن نوێنەری دەکا بۆچ تورکمانەکانی کفریش نوێنەری خۆیان نەبێت ئەو کەسەی ئەمە جیاوازی نییە تورکمان یەک نەتەوەیە ئەوەش تەمسیلی نەتەوەییە یعنی جیاوازی لەوەی نییە تۆ بەرگری لە مافی تورکمان بکەی ئەگەر لە کەرفی بی ئەگەر لە هەولێر بی خاڵی دووەم ئەو تورکمانێک کە لە کفرین لە کفری چەندەها کاندید هەبوو بەڵام خەڵکی کفری دەنجیاندا بۆ کاندانێک کە لە هەولێر خۆیان هەڵبژاردبوو یعنی کاندیدەکانی کفری خۆیان دەنجیان نەهیناوە دەنگدەری تورکمانەکان و دەنگدەری بۆ نمونە خریستیانەکان لە سلێمان یاخود لە ناوچەیەکی دیکە ئەوان ئەوە داوایان نەکردیە و دەنجیان بە کاندیدی ناوچەی خۆیان نەداوە بەڵام حزبێکی کوردستانی دیکە دەڵێتن پێویستە یان لەبری نەتەوەی تورکمان قسە دەکەن لەبری نەتەوەی کلدانسیان ئاشۆر قسە دەکەن بەرژەوەندیەوەتان کردووە یان بەڕاستی نوێنەرایەتی بەسەوە و تورکمانتان کردووە کە لە هەولێرن ئێمە نوێنەرایەتی پێکاتەی تورکمان دەکەین بەرژەوەندیە نەتەوەیەکانی تورکمان چ بخوازی دوا دەکەین و پێمان وایە پێکاتەی تورکمان و کلدانسریان ئاشوریش کفریش کردووە بڵێ کە باسی تورکمان دەکەین کە باسی مافی پەروەردەیی دەکەین مافی کەلتوری دەکەین هەماشت دەگریتەوە ینی شتێکی منطقی نییە هیچ حکمەتێک لەوەی تێدا نیە تۆ بڵێ ئەوانە نوێنەریان هەبی ئەوە نەیبیت چکە ئەمە ئەو کات کە هەرێمی کوردستان دەبیتە چار بازنە کفری نوێنەری خۆی دەبی لە پەرلەمان کفری نوێنەری خۆی دەبی لە پەرلەمان کە نوێنایەتی کفری دەکا بەڵام بڵێن تورکمانی کفری جیاواز بی نوێنەری تورکمانەکانی ئەوانەیە کە مەسەلەن لە هەولێرن جیاواز بن نوێنەرە فەرقی چیە مەسەلەن ئەو شتێک کە بەرگری لێ دەکەن ئەو پێکاتەیە کە نوێنەرایەتی دەکەن هەمان پێکاتەن جیاوازی نییە ئەو 100 کورسی پەرلەمانی کوردستان کە دەویتە 4 بازنە
نوێنەرایەتی لە خەڵکی ئەو ناوچەیە دەکەن جیاوازی بەبێ جیاوازی نەتەوەکان ئەوە یەک دووش کێشەی بازنەی هەڵبژاردنەکانی سلێمانی ناوچەی سلێمانی لەوانەیە جیاوازە لە زاخۆ کێشەک دەبێتن جیاوازە نوێنەری ئەوان دیفاع لە زاخۆ دەکات دەڵێ ئەو کێشە لە ناوچەی زاخۆ هەیە بەڵام ئی تورکمان ئەوەی لە کفری بی ئەوەی لە دهۆک بوو ئەوەی لە هەولێر بوو هەمان نەتەوەیە هەمان کێشەی نەتەوەی هەیە بۆیە نابی ئەتو ئەوانە دابش بکەیە سەر چەند ناوچەیەک بۆ ئەوەی مەرامی سیاسی خۆ جێبەجێ بکەی بەڵام ئەوان پێیان وایە بۆ نمونە پارتی 45 کورسی هەیە لەگەڵ یازدەکەی کۆتاکانە بێتە 56 کورسی باشە پارتی چی بڵێ ئێوە لەگەڵ ئەوانن بڵێ ئەمە ڕاستە باشە من ئێستا باسی شتێک لێ دەکەم ئەوان دەڵێن بۆ ئەوەی ئەوانە لەگەڵ پارتی نەبن و یاخود بێت بۆ ئەوەی ئەو یازدە کورسیە نوێنەرایەتی ڕاستەقینەی تورکمان بکەن دابەشی سەربازنەی بکەن یعنی دەمەوێت بزانم یەکێک ئەو معادلە حسابیان بۆ شی بکاتەوە ئەگەر تورکمانەکان هەر 5 لە 1 باز نەبوو لۆ نوێنەی ڕاستەقینە نین لۆ ئەگەر دوو کورسیماندا سلێمانی ئەو کات دەبێت نوێنەی ڕاستەقینە من نوێرەم لە هەولێر هەڵبژێ دایما ئەگەر دوو کورسی بدەتە سلێمانی دەبمە نوێنەی ڕاستەقینە بەڵام ئەگەر دوو کورس نەدەتە سلێمانی من نابمە نوێنەی ڕاستەقینە ئێستا منتیقەوەیە بۆ منتیقی کار دەکەن دەڵێن بۆ ئەوەی تورکمانەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی خۆیان بکەن با بیتە 2 بازنە بۆ نمونە یانی مەسیحیەکان بیتە 3 بازنە ئەوانشیانێ بڵێن ئێمە هەندێک کورسێمان لە پێکاتەکان هەیە بڵێ زۆر بە ئاشکرایە دەلێ وەکو کێکەکە ئەو کێکە پارچە بکەین هەرێکە پارچەی ببە پێکاتەکانیش دابنیشن بەڕاستی هەر کێکێکە نەخێر وانە ئەمە واقع سیاسیەکە وایە ئەگەر پێکاتەی تورکمان هاوپەیمانی پارتی بی و لەگەڵ پارتی لە قەراردەکان بەیەکەوە کار بکەن لەم قۆناغەدا خۆ حزبی تورکمان یەک حزب نییە چەندە حزبمان هەیە ئەو حزبانە هەرێکە تۆجوی سیاسی جیاوازیان هەیە بەڵام هەمویان لە مەسەلە پرسە نیشتمانیەکان لە مەسەلە گشتیەکان کۆکن لەوەی کە لەگەڵ حکوومەتن ئەوە دەرەجەیەک ئێمە هەندێک ئیلتزاماتی ئەخلاقیمان هەیە کە لە حکوومەت بووین دەبێت ئەمە پاڵپشتی پرۆژەکانی حکوومەت بین و بەیەکەوە بین ئەمە هاوپەیمانی بەڕێگای پارتی ئەمە ئێستا حالیان بەشداریمان کردیە لە سەرۆکایەتی پەرلەمان و لە حکوومەت وەلایەنەکان کە پشتگیریەوە ناکەن کامەلایەن ئەوان تر بەشدارن لە حکوومەتە بۆ نمونەیەکێتی گۆڕان سەرڕای ئەوەی ئێمە ڕێزیان لێ دەگرین و لەگەر هەمویان پەیوەندیمان هەیە بەڵام دەتوانن بچن تەماشای ئەرشیفەکانی پەرلەمان بکەن و تەمای دۆکومنتەکانی پەرلەمان بکەن بزانن کام لایەن زیاتر پاڵپشتی تورکمانەکان دەکات یعنی ئەوە لەوەی مەسەلەن ئەگەر ئێمە ئێستا پارتی لەگەڵ ئێمە پاڵپشتی داواکاریەکانمان دەکاتن و ئەمڕۆ لە کۆبنەوەکان دەڵێتن خۆ لە 4 دیواری داخرا و دانیشتینە پێمان دەڵێ ئێوە چۆن قەراردەن پێکاتە چۆن قەراردە ئێمە پاڵپشتی ئەم داواکاریان دەکەین حزبە سیاسیەکان دیکە دەبینین ڕاو بۆچیوان پێچەوانەی بەرژەوەندیەکانی ئێمەیە ئەوە مەسەلەن خلافتان لەگەڵ پارتی سبب چیە ئەمە هاوپەیمانێکمان هەیە پاڵپشتی لە ئێمە دەکا سبب چیە ئەمە پشت لە هاوپەیمانی خۆمان بکەین و لەگەڵ حزبەکی بین ئەو حزبە پێچەوانەی بەرژەوەندیەکانی جار خلافتان لەگەڵ پارتی هەبووە بۆ پرۆژە یاساک لە نێو پەرلەمانە ئێوە بەدڵتانەوێت بتانگوت بێمە لەگەڵی نین ئەو پرۆژە یاسایانەی کە حزبەکانی دیکە لەگەڵ پارتی نەبوون یان لەگەڵ حکوومەت دەبوون لەبەر دوو هۆکار بووە یەکەمیان بەشی خۆیان نەبووە لەو پرۆژانە بەشێکیان نەبووە یاخود بەرژەوەندی خۆیان نەبووە ئەوەی دوو هەم ئۆپۆزیسیۆن بووە ئێمە چ ئۆپۆزیسیۆنین چ بەش بەشێنێمان هەبووە مەسەلەن بلێن ئێمە پابندن لەگەڵ بەو ڕێکەوتنێکە لەگەڵ پارتی و یەکێتی و گۆڕانتان کردووە بڵێنەوەی حکوومەتن هەتا ئێستاش هیچ پرسێکی وها نەبووە ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان شتێک بکەین کە لایەنگری لایەنێکی سیاسی بین لە چوارچێوەیەکی ترسک تەنها بۆ بەرژەوەندی ئیدارەی و سیستەمی کارژێری هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ پارتین چکە کە حکوومەتت دانا بۆ ئەوەی ئەو حکوومەتە سەرکەوتوو بیت پێویستە ئەمە ئیلتیزام بکەین لەو ئیتفاقاتانەیەک هەبەیەکەوەینە هەتا ئێستا ئێمە چەند پرۆژەیەکمان هەبووە چ بیر و بۆچوونێکمان هەبووە چ داواکاریەکمان هەبووە فراکسیۆنی پارتی پاڵپشتی ئێمەی کردووە لە بەرامبەر ئەوەش ئێمەوەکەن تەنها ئێمەوە نین لە هەموو پرسەکانیش ئەدی یەکێتی لەگەڵ پارتی کۆبنەوەی سیاسی ناکەن پاش کۆبنەوە سیاسیەکە ئەو فراکسیۆنانە لەگەڵ یەک دەنگ نادەن ئەگەر ئێمە پاشکۆیوانین کەواتە ئەوانش پاشکۆن ئۆپۆزیسیۆنیش هەماشت ینی هەتا ئێستا ئەوان لە هەموو پرۆژەکان کە جای دەکەن بەیەکەوە جای بۆ بەڕێز محەممەد سعدەدین سەرۆکی پارتی گەشەپێدانی کوردستان کە لەگەڵمان بووی زۆر سپاس.